سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 من جوتیارم لە پرۆگرامێکی تایبەت لەگەڵتان دەبم. دەزانن کە 6 شوباتی ئەم مانگە بەرەبەیانێکی زوو بوومەلەرزەیەک 10 شاری وڵاتی تورکیای هەژاند. ئەم بوومەلەرزەیە تەنها تورکیانە بەڵکو و هەموو جیهانی لەو کاتەدا بەخەبەر هێنا و هەموو جیهان کەوتە جوڵە. زیانەکان زۆر بوون، بە هەزاران کەس ژیانیان لەدەستداوە، خەڵکێکی زۆریش بریندار بوون و خەڵکێکی زۆریش لە هەمان کاتدا لەبن دار و پەردووەکان مانەوە. من بۆ ئەم مەبەستاوە لەسەر ئەم بابەتە گوتوێژێک لەگەڵ کنسڵی گشتی وڵاتی تورکیا لە هەولێر لە هەرێمی کوردستان بەڕێز محەممەد مەولود یاقوت ئەنجام دەدەم کە ئەمە یەکەمین دیداری میدیایی بەڕێزیانە دوای ئەوەی کە دەست بەکاربوونە لە هەرێمی کوردستان کە نزیکەی 3 مانگێکە دەست بەکاربوونە. ساین یاقوت بەڕێز یاقوت، زۆر سپاس بۆ دەرفەتەی بەێمەت بەخشی. Ben çok teşekkür ediyorum. منیش زۆر سپاسی کەناڵی کوردستان 24 دەکەم. زۆر بەخێر بێن، خۆشحاڵم کە پێشوازیتان لێ دەکەم. ئەنجلیک لێ یەشنن بووی. سەرەتا بەهۆی ئەو کارە ساتە گەورەی ڕوویدا دەمەوێت پێتان بڵێم کە هاوبەشی خەمەکانتانین. سەرخۆشی لە هەمومان دەکەم. تورکیا وڵاتێکی گەورەیە و لەو بڕوایەدام کە لە ماوەیەکی کورتدا دەست لە ناو دەست برینەکان ساڕێژ دەبن. بەپێی ئامارەکانی ئافات ئەو بوومەلەرزەیە گەورەترین کارە ساتێکە کە سنووری جوگرافی ئەنادۆڵۆ لە 2000 ساڵی دواییدا بەخۆیەوە بینی بێتی. بۆیە جارێکی دیکە سەرخۆشی لە ئێوە لە کەس و کارتان و هەموو خەڵکی تورکیا دەکەم و خوا ئارامیتان پێ ببەخشێ. دەمەوێت لێرەوە دەست پێ بکەم. تاوەکو ئێستا لەو هەرێمانەی بوومەلەرزە تەیاندا ڕوویداوە، ژمارەی گیان لە دەستدان و برینداران چەندن و زیانە مادیەکانیش چین؟ نێدر. Öncelikle başsağlığı dilekleriniz için çok teşekkür ediyorum. Tabii سەرەتا زۆر سپاس بۆ سەرخۆشیەکەتان. لە ڕاستیدا تورکیا بە کاتێکی زۆر زەحمەتدا تێدەپەڕێت. بوومەلەرزەکە بە کارەساتی سەدە ناوزەت کرا لە مێژووی کۆمارەکەماندا. دوو بوومەلەرزەی یەک لە دوای یەک ڕوویاندا. یەکەمیان بە پلەی 7.7 و ئەوەی دیکەشیان بە پلەی 7.6 لە دوو هێڵی جیاوازی بوومەلەرزە لە بەرواری 6 شوبات لە شاری مەڕەش ڕوویاندا. لە ڕاستیدا بە بۆچوونی زانایان ئەوەی ڕوویدا شتێکی زۆر دەگمەن بوو کە دوو بوومەلەرزەی گەورە لە کاتێکی کەمدا لە یەک ناوچە ڕوو بدات. بوومەلەرزەکە لە ڕووبەری 500 کیلۆمەتر ڕوویدا، بەڵام کاریگەریەکەی بۆ سەر 10 شار بوو کە 13 ملیۆن و 500 هزار کەسیان تێدا دەژی. بوومەلەرزەکە لە بەرەبەیانێکی زۆر زوو بوو. بەداخەوە ئەمە زیانەکانی زیاتر کرد. هەروەها گەورەی بوومەلەرزەکە لە عێراق، هەروەها لە سووریا و لوبنانیش هەستی پێکراوە. ئێستا بەداخەوە ژمارەی قوربانیان زیاتر لە 36 هزار کەسی تێپەڕاندووە. کۆتاجار ساڵی 1939 بوو لە ئەرزنجان بوومەلەرزەیەک ڕوویدا، 33 هزار هاوڵاتیمان بوونە قوربانی. بۆیە بەداخەوە ئێستا ژمارەی قوربانیەکان لە ژمارەی ئەو کات تێپەڕیوە. هەروەها نزیکەی 108 هزار هاوڵاتیش بریندار بوونە. هیوام وایە خوای گەورە مردووەکانمان ببەخشێ و شیفای بە پەلەی بریندارەکانیشمان بدات. دەربارەی زیانی مادیش لە 10 پارێزگا 19 هزار باڵەخانە ڕووخاون. زیاتر لە 50 هزار باڵەخانەش زیانێکی زۆر یاخود مامناوەندیان پێکەوتووە. هەروەها هاوڵاتیانمان ناتوانن بچنەوە ماڵەکانیان و تێیدا بژین. بەڵام بەڕێز سەرۆک کۆمارمان بەروارێکی دیاری کرد و گوتی ئارمانجمانە لە ماوەی ساڵێکدا شوێنی نیشتەجێبوون بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزەکە دروست بکەینەوە. بۆ ئەمە بەستەش دەست بە کارەکان کراوە و وەزارەتی ژینگە و شارەوانی دەستیان بە لێگەڕان کردووە و بە مەبەستی بیناسازی بە دوای شوێنێکی گونجاودا دەگەڕێن لە ناوچەکەدا. هاوکات کارەکان بۆ دیاریکردنی خەمڵاندنی زیانەکان بەردەوامن و
لە ڕۆژانی داهاتوودا ئاماری زیانەکان بە تەواوەتی دەردەکەون. Önümüzdeki günlerde daha net bir tablo meydana çıkmış olacak. Evet. Hemen depremden بەڵێ sonra لە دوای بوومەلەرزە ڕاستەوخۆ هەواڵی جۆر بە جۆر لە تیڤی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوونەوە. یەکێک لەو هەواڵانەی زۆر باس کراوە بوو کە دەوترا ئەو بوومەلەرزە لە دەرەنجامی تاقیکردنەوەی چەکێک بە ناوی هارپ ڕووی داوە. هیچ ڕاستیەک بۆمە هەیە یاخود بوومەلەرزەکە سروشتی بوو ئێوە هیچ بەدوادە چونێکتان لەم بارەیەوە کردووە؟ depremiydi. Türkiye tabii aktif bir تورکیا لەسەر هەرێمێکی چالاکی بوومەلەرزە هەڵکەوتووە. سێ هێڵی سەرەکی بوومەلەرزەی هەیە کە دەکەونە ڕۆژهەڵات، باکوور و ڕۆژاوای ئەنادۆڵۆ و پێویستە وڵاتێکی ئاشنا بین بە بوومەلەرزە. ئەمەشیان کە ڕوویدا بوومەلەرزەیەکی سروشتی بوو. ئەمەش بە پێی بۆچوونی هاوبەشی زانایانی ئەو بوارە. تورکیا لە بواری توانای لێکۆڵینەوەی زانستی و ئەکاتمیدا وڵاتێکی پێگەیشتووە. 12 ساڵ دەبێ ئێمە خاوەنی پرۆگرامی نیشتیمانی لێکۆڵینەوەی بوومەلەرزەین و لەو چوارچێوەیەدا کار لەسەر بواری جیۆلۆجی، زانستی کۆمەڵایەتی و زانستی ئەندازیاری دەکەین و دیسپلین و بەشەکانیان کۆ دەکەینەوە. لێرەوە ئێمە گەیشتوین بەوەی کە نەخشەی مەترسیداری بوومەلەرزە هەیە و ئەمە لە ساڵی 2019ەوە نوێ دەکرێتەوە. وەک باسم کرد زانکۆکان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دامەزراوە فەرمیەکانیش تێیدا بەشدارن و بەرهەمی ماندووبوونێکی زۆرە. ئەگەر سەیرێکی دواوەی ئەم پلانە بکەین لە دوای ئەوەی کە بوومەلەرزە گەورەکەی مەرمەڕا لە ساڵی 1999 ڕوویدا، تورکیا زۆر گرنگیدا بە لێکۆڵینەوە لە بوومەلەرزەکان. ئەگەرەکانی بوومەلەرزە و دەرەنجامەکانی خوێندنەوەیان بۆ کراوە. بۆیە ئەم بوومەلەرزەیە کە ڕوویدا سروشتیە و ئەگەر خەمناکیش بێ بەداخەوە کە بوومەلەرزە ڕاستیەکە لە ژیانی ئێمەدایە و پێویستە هەموو کاتێک ئێمە بۆ ئەگەرەکانی بوومەلەرزە ئامادە بین. belirtmeyi önemli görüyorum. Evet. İnşaat o bölgelerdeki inşaatlar. ئەگەر دەربارەی بیناسازی لە هەرێمەکە پرسیارێک بکەم ئەوەی دەیزانم تاوەکو ئێستا زیاتر لە 131 بەڵێندەر لێپرسینەوەیان لێکراوە. ئایا لە بیناسازیدا بەڕاستی ساختەکاری هەبووە؟ Sıkıntılar var mıydı gerçekten? Sizin de belirttiğiniz gibi biz de basından وەکو ئاماژەتان پێدا ئێمەش لە میدیاوە چاودێری دەکەین و هەواڵی لێپرسینەوە و تاوەکو دەستگیرکردنی هەندێک کەس بڵاو بوویەوە کە دەیانویست ڕابکەن. پێم وایە لە سەرەتاوە پێویستە هەڵوەستە بکەین کە تورکیا یاخود ئەو هەرێمەی بوومەلەرزەکە لیداوە لەسەر هێڵێکی بەهێزی بوومەلەرزەیە و لە نزیکی هێڵەکەش لە هەندێک ناوچە ئاو هەن. بەداخەوە ئەمەش قەبارەی زیانەکانی کارەساتەکەی زیاتر کردووە. بەپێی ئەمە وا دیارە کە خزمەتی ئەندازیاری گونجاو نەبووە و لە کاردا هەندێک هەڵە هەبووە و تۆمار کراون. هەروەکو وتم خەڵکانێک لێپرسینەوەیان لەگەڵ کراوە و هەشن کە گیراون. بەڵام چونکە بوومەلەرزەکە تازە ڕوویداوە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە و هەر هەڵەیەکی هەبێ دەبێت دەستنیشان بکرێ و گومانیشمان نییە کە ئەوانەی بەرپرسیارن لە ڕووداوەکە لە دوای دادگاییکردنیان بە سزای یاسایی خۆیان دەگەن. bir yaptırıma tabi tutulacaklarına bizim bir şüphemiz yok yani bu konuda. Evet. دەزانن کە هەردوای بوومەلەرزەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بارزانی و خەڵکی سڤیلی شاوکاریان کۆ کردەوە بۆ تورکیایان نرد. هەڵسەنگاندنتان بۆ ئەمە چییە؟ Bu tabii en başta komşuluk hukukunun سەرەتا ئەمەیان کارێکە کە مافی دراوسێتی ئەمە دەخوازێ. دراوسێکان لەو کاتە زەحمەتانەدا هاوکاری یەکتر دەکەن. ئێمە لە تورکیدا دەڵێن ڕۆژێ دێ دراوسێ پێویستی بە خۆڵەمێشی دراوسێکەشی دەبێت. لە کاتی تنگانە دۆستە ڕاستەقینەکان دەردەکەون. لە دوای ئەم بوومەلەرزەوە لە هەموو شوێنێکی ئەم دنیاە هاوکاریەکان بۆ تورکیا هاتن
لە تیمەکانی فریاکەوتن و ڕزگارکردن و تا دەگاتە تیمەکانی تەندروستی و هاوکاریە مرۆیەکانیش. زۆر وڵات هاوکاریان کردین. هەروەها ئەوەی لە نێو ئەو خەمەدا دڵنەوایی کردین ئەوە بوو کە حکوومەتی هەرێم یەکێ بوو لەوانەی کە هاوکاریان کردین و بەڕاستی ئەوە لای ئێمە جێگای پێزانینە. خەڵکی ئێرە ئەمەیان وەکو ئەرکێکی مرۆیی بینی. حکوومەتی هەرێم دامەزراوە فەرمیەکان، پارێزگاکان و قایمقامەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و هەموو کەسێک ڕێزیان بەست بۆ ئەوەی هاوکاری تورکیا بکەن. هەروەها دەمەوێ بە گرنگیەوە ئەوەش بڵێم کە لە تەواوی هەرێم ڕۆژی هەینی نوێژی غیابی مردووەکان کرا و ئەمە جێگەی پێزانینە. وەکو گوتم سوپاسی حکوومەتی هەرێم دەکەین چونکە یەکێک بوون لەوانەی لە سەرەتادا هاوکاریان کردین و خەڵکی تورکیاش بە وەفایە و هیچ کاتێک ئەمە لە بیر ناکات. Türk halkı vefalıdır. Bunu hiçbir zaman unutmayacağız. هەمدە ساین هەروەها بەڕێز سەرۆک کۆماری تورکیاش گوتی بەڕێزەوە پێشوازی لەو هاوکاریانە دەکەین. بە بۆ چوونی ئێوە لە دوای ئەو بوومەلەرزەیە لە دوای و هاوکاریانە پەیوەندیەکانتان لەگەڵ هەرێم بەهێزتر دەبن بۆ یاردەملەر. Biz tabii bu ئێمە وەکو هاوکاری حکوومەتی هەرێم لە هاوکاریەکان دەڕوانین. بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمیش سەردانی ئەو ناوچانەی کرد کە بوومەلەرزە لێیداوە و سەردانی زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەشی کردو وتەیەکی بەڕێزیان لە کاتی سەردانەکەیدا زۆر مانادار بوو کەوتی خەمەکانی ئێوە خەمی ئێمەن. بەڕێز بارزانی وتی هاوبەشی خەمەکانتانین و ئەمە جێی تەقدیرە. ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێم پەیوەندی ڕاستەوخۆمان لە بوارەکانی گەشت و گوزار، پەروەردە، تەندروستی، بازرگانی و ئەمنی هەیە و دیالۆگ و کاری بەیەکەوەیی گرنگمان هەیە. لە داهاتووشدا کار دەکەین بۆ ئەوەی دیالۆگ و کاری هاوبەشی زیاترمان هەبێت. çalışmaya devam edeceğiz. ئەگەر باسی پەیوەندیەکانی دەرەوەتان بکەین لە دوای ئەم بوومەلەرزەیە پەیوەندیەکانتان بە شێوەیەک لە شێوازەکان نوێ دەبنەوە یاخود پەیکەربەندیەکی نوێیان دەبێ. ئەگەر بە نمونەوەری گرم وەزیری دەرەوەی یۆنان کاتێک سەردانی هەرێمەکانی بوومەلەرزەی کرد گوتی بۆ ئەوەی پەیوەندیەکانمان ئاسایی بکەینەوە پێویستمان بە بوومەلەرزەیەکی دیکە نییە. چاوەڕوانی بوومەلەرزەیەکی دیکە ناکەین. بۆ چوونتان دەربارەی ئەمە چییە؟ Beklemeyiz demiş. Bunu nasıl görüyorsunuz? Tabii ben şunu not etmekte fayda görüyorum. Evet, من پێم باشە تێبینی ئەوە بکەین تورکیا لە هەر کوێیەکی دنیا چ لەگەڵ دراوسێکانی چ لە جوگرافیە دوورەکان لەکوێ کارەساتێکی سروشتی یان قەیرانێک ڕووبدا وڵاتێکە بەهانای مرۆڤەکانەوە دەچێت. هەروەها ئەوەی ئەمڕۆ لە جیهانەوە دەیبینین لە هاوکاری پشتیوانی و ڕاوێژ نیشانمان دەدا کە چەندە کارێکی ڕاستمان کردووە. ئەمەش ئاماژەی ئەوەیە کە تورکیا لە دنیادا چەندە دۆستی هەیە و چەندە خۆشەویستە. لە دوای بوومەلەرزەکەوە 101 وڵات پێشنیاری هاوکاریان بۆ کردوین و ئێستاش لە ناوچەکە تیم و کارمەندانی 74 وڵات خەبات دەکەن. وای دەبینم کە ئەمە دەرەنجامی هاوکاریەکانی تورکیایە. دەربارەی پەیوەندیەکانی تورکیاش بێگومان بوومەلەرزە و کارەساتە سروشتیەکانیش کاریگەریان لەسەر پەیوەندیەکان دەبێت. وەکو پێشتری ژوتەم دراوسێکان لە کاتی تنگانەدا هاوکاری یەکتر دەکەن. لە جیهان و لە تورکیاش نمونەی هاوکاری هەن. بۆ نمونە ساڵی 1999 لە تورکیا و یۆناندا لە ماوەیەکی نزیک لە یەک کاتدا بوومەلەرزە لە هەردوو وڵات ڕوویدا. هەردوو وڵات هەڵوێستیان هەبوو هاوکاری یەکتریان کردو. ئەمەش بووە هۆی ئەوەی کە پەیوەندیەکانیان بچنەوە قۆناغێکی دیکەوە. بەڵام من نامەوێ ئەوە تێکەڵ بە سیاسەت بکەم چونکە درامێکی مرۆییە ڕوودەدا و هەر کەسێ خۆی بەرپرسیارەتی هەڵدەگرێ و هەوڵ دەدا هاوکاری بکات. دەربارەی ئەوەش کە کاریگەریەکانی ڕەوشەکە لەسەر پەیوەندیەکانمان لەگەڵ یۆنان یاخود وڵاتانی دیکە چۆن دەبێ بە پێی کات ئەمە دەزانین. دەمەوێت ئەوەش بڵێم کە ئەرمەنستان و ئیسرائیلیش لە نێوان ئەو وڵاتانە دابوون کە هاوکاریان کردین. دوو ڕۆژ لەمەوبەر
وەزیری دەرەوەی ئیسرائیل لە تورکیا بوو. ئەمە حرەکەتێکی زۆر گرنگ بوو. دەتوانم بڵێم حرەکەتێکی لەم شێوازەی دروست کرد، بەڵام وەکو پێشتر گوتم بەر لە هەموو شتێک ئەمە ڕەوشێکی مرۆییە. من وای دەبینم کە پێویستە ئەم ڕەوشە مرۆیە لە پەیوەندیە سیاسیەکان بە دوور بگیرێت. Bağımsız değerlendirilmesi gerektiğini düşünüyorum. ئۆلوسلێر ڕاستی یاردەملەر هاوکاریە نێودەوڵەتیەکان بەو قەبارەیە بوون کە پێشبینیتان دەکرد، چونکە تورکیا لەلایەکەوە وڵاتێکی ئەندامی ناتۆیە و لەلایەکی دیکە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتان و رووسیا و ئیسرائیلیش باشە. ئایا هاوکاریەکان بە گوێرەی چاوەڕوانیەکان بوون؟ Açıkçası ben bunu şaşırdım. ڕاستیەکەی من پێم وانییە کە جێی سەرسوڕمان بێ. هەروەکو گوتم 101 وڵات ئەمە ژمارەیەکی گەورەیە و ویستیان هاوکاری تورکیا بکەن. زۆریشیان هاوکاریان کردین. ئەمەش لەوەوە سەرچاوە دەگرێت کە تورکیا پردی پەیوەندی لە نێوان وڵاتان و پێگە جیاوازەکان دروست دەکات. تورکیا لە نێوان دوو لایەن کە بە یەکەوە قسەیان نییە دیالۆگ دروست دەکا و لە هەمان کاتیشدا پەیوەندیەکان پێش دەخات. بۆیە جێگەی سەرسوڕمان نییە کە بەم شێوە بەرفراوانە هاوکاری تورکیا کرا لەم کارە ساتە مرۆییەدا. Açıkçası şaşırtıcı bulmuyorum. تورکێنین هیچ ئەگەر بینە سەرباسی ناوخۆی تورکیا ئەو بوومەلەرزەیە پارتە سیاسیەکانی لە دەوریە کۆکردەوە یاخود زیاتر پەرتەوازەی کردن. وزاکلاشترلمش Deprem felaketi لەبەرەوە کە بوومەلەرزەکە کارەساتێکی زۆر خەمناک بوو. هەموو خەڵێک تەنانەت لایەنەکان و بۆچوونە جیاوازەکانی لە یەکتری کۆکردەوە لە تورکیا. یەگرتنیکی بەهێزی لە کۆمەلگا دروست کرد. هەر کەسە و جیاوازیەکانی بەلاوەنا بۆ ئەوەی ئەرکە مرۆییەکانیان بەجێ بگەێن و ئەو ئازارەی کە هەیە کەمی بکەنەوە. ئەوەی لە دەستیان هات کردیان و ئەمە هەڵوێستێکی نمونەیی بوو. بۆ نمونە شەوی چوارشەممە 213 کەناڵ لە سێ وڵاتی جیاوازەوە پەخشێکی هاوبەشیان هەبوو، لە پەخشی ڕاستەوخۆدا کۆمەکیان کۆ دەکردەوە. گوژمەیەکی گەورە کە 115 ملیار لیرەی تورکی بوو کۆکرایەوە. ئەمە واتە هەر کەسێکی لە دەست هات بەخشی. هەمویان ئامانجێکی هاوبەشیان هەبوو. ئەویش کەمکردنەوەی ئازارەکان بوو. من ئەمەیان زۆر بە ئەرێنی دەبینم و هەڵوێستێکی نمونەیی بوو لە هاوڵاتیانی وڵاتەکەم ڕوویدا. olarak görüyorum. لە دوای بوومەلەرزە لە دوو ڕۆژی یەکەمدا لایەن هەبوون باسی هەڵبژاردنیان دەکرد. بەپێی بۆچوونی ئێوە هەڵبژاردننی تورکیا لە بەرواری 14 گوڵاندا ئەنجام دەدرێت. دۆرتمایستە ئەوڵە بلرمە Seçimin دەربارەی هەڵبژاردن ئێستا بەروارێکی دیاریکراو بۆ هەڵبژاردن نییە. من وای دەبینم کە ئێستا هەموو کەسێک لە بیری کارەساتێکی گەورەدایە کە ئەویش بوومەلەرزەکەیە. مشتومڕەکان بەلاوەنراون و خەڵکی ئازارێکی گشتیان هەیە بیر لەوە دەکەنەوە چۆن ساڕێژی ئەم ئازارە بکەن. هەمویان هەوڵی ئەمە دەدەن ئێستا تاکە ئامانجمانەوەیە کە قەبارەی زیانەکان دیاریکەین و ئازارەکان کەم کەینەوە. دواتریش کە کاتی هات دەکرێت سەرنج بخرێتە سەر هەڵبژاردن و بابەتەکانی دیکە. لە ڕاستیدا من ئەم مشتومڕانە لەم دۆخەدا بە گونجاو نابینم. دەمەوەکو کۆتا پرسیارێکی کەسیتان لێ بپرسم. ئێوە لە کاتی بوومەلەرزەکە دەبێ لێرە بوو بن. چۆن زانیتان بوومەلەرزە بووە؟ هەستان چی بوو؟ چی یادەوەریەکتان بینی کە هەرگیز لە بیری ناکەن؟ ئەگەر بە تێر و تەسەڵیش باسی بکەی خۆشحاڵ دەبم. Ben esasında birkaç gün من لە ڕاستیدا لەو کاتەدا چەند ڕۆژێک وەکو مۆڵەت لە تورکیا بووم. ئەزمموی بوومەلەرزەکەم کرد. لە ئەدەنە بووم کە یەکێکە لەو دە پارێزگایە. ئەدەنە کاریگەریەکی بەهێزی بوومەلەرزەکەی بەرکەوت. بەو کاتژمێر چواری بەیانیا لەگەڵ بەهێزی بوومەلەرزەکە خەبەرمان بوویەوە و لەگەڵ خانەوادەکەم چووینە سەر شەقام و دواتر پاشە لەرزەی بەدواداهات. هەمان ڕۆژ
لە دوای نیوەڕۆ بوومەلەرزەیەکی دیکە بە گوڕی 7.6 پلەی ڕێختەر ڕوویدا. هەرچەندە کاریگەری بوومەلەرزە لە چاو پارێزگاکانی دیکە کەمتر بوو، بەڵام بەداخەوە ئەم ڕێژێش خەڵکی شڵەژاند. من ساڵی 1998 لە ئەدەنا ئەزمموی بوومەلەرزەیەکی دیکەم کردووە کە گوڕەکەی 6.3 پلەی ڕێختەر بوو. بوومەلەرزە کارەساتە، بەڵام لە هەمان کاتدا ڕاستیەکی ژیانی ئێمەیە. پێم وایە دەبێ هەموو کاتێک ئامادە بین بۆ ئەم جۆرە کارەساتە. شتێک کە لە بیرتان ناچێتەوە. وتم لێرە خەڵک بە هەرچی هەبوو هاوکاری تورکیایان کرد. دەتوانم دووشت بڵێم ئەوەی کە زانیم لە سلێمانی پورێکی بەتەمەن معاشی وەرگرت بوو. گوتو بووی ئەمە بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەی تورکیا بنێرن. ئەوەیان زۆر کاریگەری تێکردم. هەروەها لە هەولێریش هاوکاریەکان لە شوێنێک کۆدەکرانەوە. هاوڕێیانی ئێمەشی لێبوو. منداڵێکی کچی بچوو کە 7 ساڵان بوو، کچەکەمان ناوی دینا بوو، هاتبوو هاوکاری پێشکەش بکە. ئێمە دەمانزانی خۆشەویستی تورکیا لە نێو خەڵکی هەرێمدا هەبوو، بەڵام بەو بوومەلەرزەیە بەو فاکتەرە ئازاربەخشە جارێکی دیکە ئەمەمان بینیەوە. بۆیە من جارێکی دیکە سوپاسی خەڵکی هەرێم و حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەم کە لە دوای کارەساتی بوومەلەرزە هاوکاریان کردین و بە پەلە کەمپینیان ڕاگەیاند. زۆر سوپاسیان دەکەین. ئەم هەڵوێستەیان لەبیر ناکەین. ساڵم هەر بژین. ئێمەش جارێکی دیکە سەرخۆشیتان لێ دەکەین و سوپاستان دەکەین بۆم دەرفەتە. منیش سپاستان دەکەم. بەڵێ بینەران بەو شێوازاتی نەکۆتایی دیدارە تایبەتەکەمان لەگەڵ بەڕێز محەممەد مەولود یاقوت ئەوەی کە پێویست بوو باسی کرد و هەروەها ڕوونی کردەوە. تا دیدارێکی دیکە هەر شاد بن.